سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش من ڕاویارم گرنگترین هاوڵەکانی ئەمڕۆتان لە شارپرێسەوە پێشکەش دەکەم. سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێم خانەنشینبوونی ئارەزوومەندانەی ڕاگرت. لەژێر فشاردا پرۆژەیەک بۆ پەرلەمان ڕەت دەکرێتەوە. دانیشتەکانی پەرلەمانی عێراق دەست پێ دەکەنەوە. سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند لە دوای 6/11 تەنیا پەرلەمان لە بۆشایی یاساییدا نابێت، بەڵکو حکوومەتیش دەبێتە کاربەڕێکەر. ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان لە دیدارێکی میدیاییدا ئاماژەی بۆ ئەوە کردووە لە دوای کۆبوونەوەی سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان پێی ڕاگەیاندون لە دوای 6/11 تەنیا پەرلەمان نییە کە دەکەوێتە بۆشایی یاساییەوە، بەڵکو سەرۆکایەتی هەرێمیش لە بۆشایی یاساییدا دەبێت و حکوومەتیش دەبێتە کاربەڕێکەر. بۆیە دەبێت پێکەوە چارەسەرێکی یاسایی و سیاسی بۆ دۆخەکە بدۆزنەوە. سەرۆکی پەرلەمان ئاماژەی بۆ ئەوەش کردووە هێزە سیاسیەکان بوونەتە هۆی دواکەوتنی هەڵبژاردن، بۆیە دەبێت هەر ئەوان بچنە ژێرباری دروست نەبوونی بۆشایی یاساییش و تووشێتی دەبێت سەرۆکایەتی پەرلەمان میکانیزمێکی بۆ کارەکە هەبێت و پێویستە هێزە سیاسیەکانیش بەشدار بن. ئەوەش لە کاتێکدایە تاوەکو ئێستا هێزە سیاسیەکانی هەرێم لە سەرنجامدانی هەڵبژاردن لە وادەی خۆیدا ڕێک نەکەوتون و هەموو ئاماژەکان بۆ ئەوەن هەڵبژاردن دوا دەخرێت. وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێم خانەنشینبوونی ئارەزوومەندانەی ڕاگرت. لە نووسراوێکدا کە ئاراستەی سەرجەمیەکەکانی وەزارەتی پێشمەرگەی کردووە، ئیدارە و میرەی گشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە بڕیاردرا بە ڕاگرتنی مامەڵەی خانەنشینی ئارەزوومەندانە بۆ گشت ئەفسەر و پلەدار و پێشمەرگەیەک هەتا کاتێکی نادیار. لیوا هۆشمەند حەیدەر جێگری سوپاسالاری پێشمەرگە بۆ کاروباری ئیدارە و میرە ئاشکرای کردووە بە هۆکاری ئەوەی جێگرەوەی ئەو کەسانەیان نییە کە خانەنشین دەبن بۆ پڕکردنەوەی جێگاکانیان کە 6 ساڵە دامەزراندن ڕاوەستاوە لە ماوەیەکی کەمدا هێزەکانیان تووشی قەیرانی کەمی هێزی شەڕکەر دەبن. بۆیە بڕیاری خانەنشینی ئارەزوومەندانە ڕاگیراوە. ئەم بڕیارە لە کاتێکدایە پێشتر بە گوێرەی یاسا و بە ڕەزامەندی وەزیر هەر ئەفسەر یاخود پێشمەرگەیەک 15 ساڵ خزمەتی هەبوایە و تەمەنی بگەشتایەتە 45 ساڵ دەیتوانی ئارەزوومەندانە داوای خانەنشینی بکات. لەژێر گوشاری نێردە دیبلۆماسیەکان پرۆژەی قەدەغەکردنی هاوڕێگەسخوازی لە هەرێم ڕەت دەکرێتەوە. بە گوێرەی ئەو زانیاریانەی شارپرێس لە سەرچاوەیەکی ئاگادارەوە دەستی کەوتووە، نێردە دیبلۆماسیەکان کە لە ماوەی ڕابردوودا لە هەرێمی کوردستان بوون و دیداریان لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێم ئەنجام داوە، بە توندی هۆشداریان داوە لە دۆخی هەرێم و هەڕەشەی ڕاگررتنی پەیوەندەکانیان کردووە لەگەڵ هەرێمی کوردستان لە ئەگەری تێپەڕاندنی ئەو پرۆژەی کە بڕیارە بچێتە پەرلەمان و دەنگی لەسەر بدرێت کە تایبەتە بە دیاردەی هاوڕێگەسخوازی. زانیاریەکانی شارپرێس ئاماژە بۆ ئەوە دەکەن لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان لەژێر فشاری نێردە نێودوڵەتیەکان ڕازی بوون بە ڕاگرتن و کشاندنەوەی ئەو پرۆژە یاسایی کە ئامادە کرابوو بۆ ناردنە پەرلەمان بە مەبەستی قەدەغەکردنی دیاردەی هاوڕێگەسخوازی لە هەرێمی کوردستان. ئەوەش لە کاتێکدایە سەرەتای ئەم مانگە دکتۆر ئیسماعیل سگێری جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان ڕایگەیان بە واژۆی 76 پەرلەمانتار لەسەر جەم فراکسیۆنەکان پێشنیازە بڕیاری قەدەغەکردنی بانگەشەکردن بۆ هاوڕێگەزبازی پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان کرا. حکوومەتی هەرێم وەزارەتەکانی ئاگادار کردەوە کار ئاسانی بۆ هاتنی زیارەتکارانی ئێرانی بکەن. عەبدوڵڵا ئاکرێی بەڕێوەبەری گشتی پەیوەندیەکانی نێوان هەرێم و ئێران ئاشکرای کرد بە مەبەستی سەردانکردنی نەجەف و کەربەلا تاوەکو ئێستا نزیکەی 3000 گەشتیاری ئێرانی هاتوونەتە هەرێم و
هەموو وەزارەتەکانیش ڕاست پێدراون هەر یەکە و لە بواری خۆی هاوکاریان بن. باسی لەوەش کردووە لە دوای ڕێککەوتنی هەرێم و ئێران بۆ هاتنی زیارەتکارانی ئێران پرۆسەکە بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک و بێگرفت بە ئارامی بەردەوامە و لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر شوێنی حەوانەوەیان بۆ ئامادەکراوە. ساڵانە ملیۆنان زیارەتکاری ئێرانی بە مەبەستی سەردانکردنی نەجەف و کەربەلا دێنە عێراق و واش بڕیارە ئێران بۆ ئەمساڵ 5 ملیۆن زیارەتکار ڕەوانەی عێراق بکات. دانیشتەکانی پەرلەمانی عێراق دەست پێ دەکەنەوە و پرسی سەرۆک کۆمار و حکوومەت دەخرێتە بەرنامەی دانیشتەکانەوە. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق بە میدیا حیزبەکەی وتووە دوای کۆتایی هاتنی چلەی ئیمام حسێن پەرلەمانی عێراق دەست بە دانیشتەکانی دەکاتەوە و هەر کاتێکیش ڕێککەوتنی هێز و لایەنە سیاسیەکان بکرێت پرسی هەڵبژاردننی سەرۆک کۆمار و کاندیدکردنی ڕاستپێردراو بۆ پێکێنانی حکوومەت دەخرێتە بەرنامەی کارەوە. هەرێم کەمال ئاغا باسی لەوەش کردووە بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی دەربارەی پرسی هەڵوەشانەوەی پەرلەمان تەواو دەستوریە، چونکە بەپێی مادەی 93 دەستور ئەرک و دەسەڵاتەکانی دادگای فیدرالی بە جوانی دیاری کراوە. ئەوەش لە کاتێکدایە ئەمڕۆ عالیە نوسەیف پەرلەمانتاری دەوڵەتی یاسا ئاشکرای کردبوو دوای چلەی ئیمام حسێن پەرلەمان دانیشتنی خۆی ئەنجام دەدات بۆ دەنگدان لەسەر کاندیدی سەرۆک کۆمار. خواتان لەگەڵ.